ساڵێک بەسەر تیرۆرکرانی قاسم سلێمانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگری فەرماندەی دەستەی حەشتی شعبی تێدەپەڕێ. لەو بۆنەیەدا کونسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر مەراسیمێکی تایبەتی ڕێکخست و بەرپرسانی هەرێمی کوردستان و چین و توێژە جیاوازەکان بەشداریان تێدا کرد و چەند چالاکیەکیش ئەنجام دران. فرماندەی ئیرانی بیگمان دعای خیر مادر و عاقبت به خیری او همواره پشت و پناه. یک سال است که پر کشیده ای و اکنون سال روز شهادت توست، اما این را بدان که داغ شهادت هنوز بر دل مردم کشورمان و جوانان این مرزبون. سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر لەو یادەدا ڕایگەیاند شەهید سولەیمانی پارێزەری تەواوی کۆمەڵگەی عێراقی و وڵاتانی دۆستی ناوچەکە بوو. تەواوی تواناکانی لە پێناو مرۆڤایەتی خست بووە گەڕ. واقعا شەهید سولەیمانی بۆ هەموو دیدگا لە ڕاستیدا شەهید سولەیمانی لە هەمان ڕوانگەیەوە لە شەڕی داعش و لەسەر داواکاری کاک مەسعود و سەرکردایەتی هەرێمی کوردستان لە کەمترین کاتدا خۆیان گەیاندە ناوچەکە و هاوکاریەکی زۆری هێزەکانی پێشمەرگەیان کرد و پارێزگاریان لە هەولێر کرد. لەم ڕۆژەدا ئێمە یادی پێوێک دەکەینەوە کە لە ناوچەکەدا پێشڕەوی بەرەنگاربوونەوەی هێزە تیرۆریستەکان بوو. بەداخەوە ئەمریکیەکان هاتن ئەو سەرکردەیان تیرۆر و شەهید کرد. لای خۆیەوە سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی ڕایگەیاند ساڵیادی تیرۆرکرانی قاسم سولەیمانی و هاوڕێکانی لە بەغدا لەلایەن ڕژێمی ئەمریکاوە بەرز ڕادەگرین و بە هەمان ئیرادە و هێزی شەهید سولەیمانی درێژە بە خەباتەکەی دەدەین کە لە 2-3 دەی ڕابردوودا لە ناوچەکەدا بەرپای کردووە بە تایبەت بۆ پارێزگاری لە تەواوی ئەو وڵاتە ئیسلامیانەی کەوتونەتە ژێر داگیرکەری ئەمریکا و هاوپەیمانەکانی. این گونه عملیات‌های مجرمانه و تروریستی ئەو جۆرە کردەوە تاوانکاری تیرۆریستیانە هیچ کاریگەریەکی سلبی لەسەر ئیرادەی خەڵکی ئێران و بەرپرسانی باڵای ئێران و کۆماری ئیسلامی بۆ درێژەدان بە ڕێگا و ئامانجی قاسم سولەیمانی و هاوڕێکانی دروست ناکات. هەروەها بە هەمان ئیرادە و هێزی شەهید سولەیمانی درێژە بە خەباتەکەی دەدەین کە لە 2-3 دەی ڕابردوودا لە ناوچەکەدا بەرپای کردووە بە تایبەت بۆ پارێزگاری لە فەڵەستین و لوبنان تا دەگاتە عێراق و ئەفغانستان و وڵاتانی دیکەی ناوچەکە. لەگەڵ دەستپێکی ساڵی 2020 قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و کۆمەڵێک بەرپرسی دیکەی سوپای پاسداران و دەستەی حەشتی شعبی لە نزیک فڕۆکەخانەی بەغدا لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکاوە تیرۆرکران. لەو کاتەوە تا ئێستا ناکۆکیەکانی نێوان ئێران و ئەمریکا زیاتر پەرەیان سندووە و چاودێرانی سیاسیش هۆشداری دەدەن لەوەی لەم ساڵیادەدا ناکۆکیەکان بگاتە ئاستی پێکدادان و هەڵگیرسانی شەڕی نێوان ئەو دوو وڵاتە.